ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوا لێ بێ ناو قوتابیەکانە دانیشتبوو دەرزێوتەوە بە قوتابەکانی فەرموو ئینسان هەتا زیاتر عیلمی پێ بێ زیاتر لە خوا ترسێ، هەتا زیاتریش بێعیلم بێ زیاتر لە خوا ناترسێ. بە قوتابیەکانی فەرموو قوتابیەکانم ئەگەر چوونە بەهەشتەوە، هەر کاتێ چوونە بەهەشتەوە ئەگەر منتان لە بەهەشتا نەبینی، چوونە بەهەشتەوە ئێوە بەڵام منتان لە بەهەشتا نەبینی، بڵێن خوایە گیان ئیبن جەوزی عەبدەکەی تۆ لە دنیادا تۆی بیری ئێمە دەخستەوە، خوایە گیان عەبدەکەی تۆ ئیبن جەوزی لە دنیادا کەسێک بوو تۆی بە ئێمە دەناسان، خوایە گیان بیخە بەهەشتەوە. ئەگەر منتان لە بەهەشتا نەبینی منتان نەبیر نەچی. منیش بە ئێوە دەڵێم براکانم ئەگەر منتان لە بەهەشتا نەبینی بڵێن خوایە گیان عوبەید خوتبەی بۆ ئێمە ئەدا وتاری بۆ ئێمە ئەدا، باسی خۆشەویستی گەورەی تۆیە کرد، خوایە شەفاعەت بۆ کرێ، خوایە بیخە بەهەشتەوە. ئەگەر منیش لە بەهەشتا نەبوو منتان نەبیر نەچێ برای شیرینم. خوای گەورە مالیکی یەومدینە، پاشای ڕۆژی قیامەتە، ڕۆژی پاداشتە، کەواتە لە بیرت نەچێت بزانە چی دەڵێیت. خوای گیان لە گوناهەکانمان خۆش بە، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت کاتێک کە ئینسانی ئیماندار نوێژ دەکات لە ناو نوێژەکەیدا دەڵێت